او خنیشاندرین عالی برای ترکمانی کوله نحیا پرده چوبون سراواهیا ریوبریا شاروانیه نه چون سراواهیا ریوبریا نحیه علی گرین برای ترکمانی نه دل پرده لوی داره هیوا حسام الدین آگاهیان بدمه هیوا داخوازی اوان خنیشاندران چنا اوی نرشی سراواهین حکومی کرن لپرده سلااو لێبێ دڵدار ئەمانە لە بەیانیەوە خۆپیشاندانیان کردووە ژمارەیان لە نێوە 100 بۆ 120 کەس ئەبێ لە ئەنگرانی بەرەی تورکمانی و حەشدی تورکمانین لە پردێ داوای پۆستی ئیداریەکەن بۆ پێکهاتەکەیان دەڵێن دەبێت یەکێک لە سێ پۆستە گرنگەکەی پردیەکە پۆلیسە شارەوانی ناحەی پردی یەکێک لەو پۆستانە بە ئێمە بدرێ ئەمڕۆ لە کاتێک کاکە ئاڵوگۆڕی دەسەڵات هەبووە لە نێوان بەڕێوەبەری نوێی شارەوانی پردی و بەڕێوەبەری کۆنی شارەوانی ئەمان هاتوونەتە ژوورەوە جامیان شکاندووە دەرگاکانیان شکاندووە بۆ ماوەی چەند خولەکێکی ئێستا ڕێگای سەرەکی نێوان هەولێر کەرکووکیان بە تەواوەتی داخست بەڵام دواتر باگوشاری هێزانامەکان ڕێگاکەیان پێکرایەوە ئێستا ئاراستی خۆپیشاندانەکان هێناوە بۆ بەردەم بەڕێوەبەرایەتی ناحەی پردی و داواکەن یەکێک لەو پۆستە گرنگانیان پێ بدرێت تاوەکو کۆتایی بە خۆپیشاندانەکە بێنن هەر یەک لە ئەحمەد ڕەمزی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە سەر فراکسیۆنی بەرەی تورکمانی پێشڕەویانەکان لەگەڵ زەکی کەماڵ فەرماندەی لیوای شانزەی حەشدی شعبی فۆجی دوی لیوای شانزەی حەشدی شعبی تورکمانی ئەمانە پێشڕەویانەکان ئێستا چوونەتە نێو بارەگای ناحەی پردیەوە تاوەکو قسە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بکەن بەڵام ئەمان دەڵێن خۆپیشاندانەکەمان بەردەوام دەبێت تا ئەو کاتی یەکێک لەو پۆستە ئیداریانە وەردەگرین تورکمان ڕۆڵی گرنگی هەیە لە پردیە پۆستی گرنگی لەلایە بێبەش نەکراوە لە پۆستە ئیدارەکان بەڵام ڕۆکا و گۆڕانکاریە کراوە دەڵێن دەبێت ئەو شارەوانی بەڕێوەبەری شارەوانی یاخۆ پۆستی بەڕێوەبەری شارەوانی بە ئێمە بدرێت لە کاتێکدا پشکی کورد بووە بە پێ ئەو دابەشکاریە تەنانەت لە دابەشکاری پێکهێنانی ئیدارەی ئێستای کەرکووک شامی ئیدارە نوێیەکە ڕێبوار تەها پارێزگارێتی بە هەمان شێوە ئەو پۆستا پۆستی پشکی کورد بووە بەڵام ئەمان دەڵێن نەخێر ئێمە گوشار دەکەین تا ئەو پۆستە وەردەگرینەوە و بە مافی خۆیانیان دەزانن بۆ خۆپیشاندانەکانیان تاوەکو ئێستا بەردەوامە هێزێکی زۆری هاتوونەتە ئێرە بۆ ڕێگریکردن لە دروستبوونی بشێوی لە نێوان خۆپیشاندران و هێرشکردنە سەربارەگای بەڕێوەبەری ناحەی پردێ هیوا هیچ دەسوەردانێک هەبوویە ji bilî wan yanî polîsê li wê derê دەستێوەردان سەرلەبیانی ڕووی داوە سەرلەبیانی ئەمانە کە چوونەتە سەر بە بڵێ شارەوانی پردێ هێرشی یان کردوتە سەر پۆلیس لە پۆلیسیان داوە لە بەڕێوەبەری بنکەی پۆلیسی پردێ لە پاسەوانی شخصی خۆی لێدانی خواردووە هەروەها جامی شکاوە جامی ئۆتۆمبیل شکەوە پەنجەرە شکێنراوە دەرگای سەرەکی شارەوانی پردێ شکێنراوە ویستیانە بە زۆر بستناوێ و بەڕێوەبەرە نوێیەکە لەسەر پۆستەکەی لادن کە ئافرەتێکە خەڵکی گەڕەکی ڕەحیماوەی کەرکووکە ویستیان لە پۆستەکەی لای بدەن بەڵام نەیانتوانیوە دواتر هەڕەشە کراوە هەڕەشە تەنانەت بەرپرسە تورکمانانی کاتونەتە سەر خەتیش هەڕەشیان لە بەڕێوەبەری نوێی شارەوانی کردووە کە نابێت لەو پۆستە دەست بەکار بێت و بەردەوام بێت لە کارەکەیە ئەمە زیاتر هاندانێکی حزبیە چونکە ئەمانی کە لێرانن لایەنگری حزبێکی دیاریکراون کە بەرەی تورکمانی عێراقا وەکو پێک هاتی تورکمانی خەڵکی تورکمانی ناوچەکەی تاکوتەرا تێدایە زیاتر بە ئازی حزبی هاتوونە بەشێکی زۆریشان کارمەندی ئەمنین کە سەربەردەستی حەشدی شعبی عێراقین لە چوارچێوەی ئافۆجی یەک و دوی لیوای شانزەی تورکمانی هیوا ji rûyê siyasî ve berê Turkmanî hiç daxuyaniyek daye piştgiriya vê xwe nîşandanê dikin bi fermî yan jî tenê ew berpirsê navçeyê û ew parlamentar e دڵدار بەرەی تورکمانی بەرەیەکە یەک بەرەیە بەڵام لە ئەرزی واقع لە کارکردنا بۆتە دوو بەرەی تورکمانی کەیەکی کیانباڵی ئەرشە ساڵحیە ئەحمەد ڕەمزی سەر بەباڵی ئەرشە ساڵحی ئەوەی دیکەشیان بەری تورکمانیە کە محەممەد سەمعان تازە سەرۆکایەتی بەرەکەی گرتووەتە دەست ئەوەی لێرانی ئەحمەد ڕەمزیە کاتە باڵی ئەرشە ساڵحی لەسەر لە بەیانیەوە لە پێشی هەموو خۆپیشاندەرەکان ڕۆیشتووە چۆتە نێو شارەوانی ئێستا لە نێو ناحەیە لەسەر پردێ ڕاوەستا بوو کە لە نێوان هەولێر و کەرکووکە ئەمە بە باڵی ئەرشەت حسابەکرێ وا لێکە درێتەوە کە ئەرشە ساڵحی لەگە خۆپیشاندانەکەیە ئەم تاوەکو ئێستا باڵی بەرەی تورکمانی دیار نییە چونکە بەرپرسی بەرەی تورکمانی لە پردێ لێ خۆپیشاندەراندا نییە ئەوەی کە هەیە ئەحمەد ڕەمزیە کە ئەندامی بەرەی تورکمانیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و نزیکە لە ئەرشە ساڵحی gelek spas hîwa Hüsametdîn te vagahîdan ji nahya Pirdê